لابردنی پەرژین و شوێنی مردوشۆری مزگەوتی بەهەشت لەلایەن بەشی زیادەڕۆیی شارەوانی سلێمانی کاردانەوەی لێ دەکەوێتەوە. لە دوای لابردنی زیادەڕۆیەکانی ئەو شوێنە مامۆستا عەبدولەتیف ڕابەری سەلەفیەکانی کوردستان ئەو کارەی بەکارێکی ناڕەوا و نەگونجاو وەسف کرد و ڕخنەی توندی لە شارەوانی سلێمانی کرد. لە بەرامبەردا سەرۆکاتی شارەوانی سلێمانی ڕایانگەیاند ئەوان بەکاری یاسایی خۆیان هەڵساون و ئەو بەشانەی بە زیادەڕۆیی دروستکرابوون لەسەر مڵکی شارەوانی و لەسەر شۆستەی هاتوچۆکردن بوون و پێشوەختە ئاگاداریان کردبوونەوە، بەڵام گوێ بە ئاگادارکردنەوەکانیان نەدرابوو. ئەمە بیناکەیە، ئەمە ئەو شوێنە کە دروستیان کردووە، ئەم شوێنەیە کەمجار دروست کرا کە چوونەتە سەری ئەو تیمەکانی ئەمە چوونەتە سەر ئەوە شۆستەیە. ئەگەر دقت بن شۆستەیە، ئەم شۆستەیە مڵکی گشتیە، مڵکی شارەوانیە، تۆ ناتوانێت هەچ کەسێک بێ زیادەڕۆی هەر زیادەڕۆیە بەڕاستی مزگەوت بیکە، دائیرەیە بیکە، حکومەت بیکە، هاوڵاتی بیکە، هەر زیادەڕۆییە. بەڵام ئەمە یعنی ئێمە پێمان ناخۆشە ئەو شوێنە بخرێتە سەر یعنی بەو شێوەیە باسی مزگەوتەکە بکرێت. ئەمە ڕەبتی بە مزگەوتەکەەوە نییە، چکە مزگەوتەکە ناتوانێت بەبێ فەرمایش نەبێ کتابێکی بکردە لەڕێی ئەو قاف و ئاگاداری شارەوانی بکردایە بی و تا من شتێکی واکەم با ڕێزامەندێکی شارەوانی وەربگرتە. لە بەرامبەردا دکتۆر عەبدولەتیف ئەحمەد ڕایدەگەێنێت ئەو بەشانەی دروستکرابوون پێشتر ڕەزامەندی بۆ وەرگیرا بوو، بەڵام بەهۆی دواکەوتن و دەستا و دەستکردن پێیان کارەکانیان نەگەیشتبوو بە کۆتایی. پێویست بوو چەند کاتژمێرێک مۆڵەتیان پێ بدەن بۆ لابردنی کەلوپەلەکان، نەوەک بەم شێوەیە هەمووی بەسەر یەکدا کاول بکەن. لە شاردا ئەو هەموو زیادەڕۆیە هەیە، بۆچی دەبێت شوێنی نوێژخێنان بکرێت بە ئامانج؟ ئەم مۆزوع بۆ شێوازە نییە و ئەوەی کە گلەیمان لێ لە چی براکەم ئێتۆ ئەوەتە تاریخەکان خۆت دەیڵی 33 لەگەڵ 4 باش ئەمانە پێش ڕەمەزانیانە، پێش ڕەمەزانە و لە شارەوانی ئێرەش ڕۆژهەڵات پێیان وتین کە سیاجەکە مشکلەتان نییە، شتێکی جوانتان کرد و دەستان خۆش بێ لە جیاتی ئەوەی ببێتە شوێنی عەرەبانە و شوێنی یعنی ببێتە فرۆشگایەک، ئێوە شتێکی جوانتان کردووە و جوانیەکە بۆ شارەکە و نوێژی تێدا دەکرێت دەست ناخۆش بێت. کەچی ئەوە 2-3 مانگ ڕۆی، مانگی ڕەمەزان ڕۆی، دوای ڕەمەزان مانگێکی تر ئەوە مانگی سێم دەڕوا، ئێستا کوت و پڕ فەجئەتەن بە شۆفەڵ هاتن کاولیان کرد و تێکیاندا. باشە ئەوەلەن سیاجەکە ئێمە شەفەی موافقەمان وەرگرتووە لە سەرۆکی شارەوانی. ئەگەر ئێوە حسابی هیچ بۆ سەرۆکی شارەوانی خۆتان نەکەن گلەی بۆ لە ئێمە دەکەن. دووهەمیان ئەو شێوازە تێکدانە و بەو کت و پڕیە هیچ نە ئینسافە، نە مەنطقە، نە ویجدانە و نە کوردایەتیشە. بۆچی؟ ئەخلاق و ڕەسەنی کوردەواری ئەوانیە بە شۆفڵێک وەکو حیزبی بەعز هەڵکوتیتە سەر مزگەوتێک و کاولیکیت کە دەڵێ مزگەوتنی ئەی ماڵی منە، چون سیاجم بۆ ماڵی خۆم کردو، من شوێن دەستنوێژ و شوێن مردوشۆرم بۆ خۆم کردووە یا بۆ مزگەوتە؟ بەڵێ مزگەوت و نوێژی لێ دەکرێت. هەر کەسێ دوو چاوی هەبێ ببینێ دەبینێ ڕەمەزان نزیکی 10,000 کەس لەوێ نوێژی کردووە. خۆ من بۆ کوێم کردو بۆ ماڵی خوا کراوە. کەواتە براکەم یعنی ئەم مۆزوعە بۆ شێوازەنیە کەوان باسی دەکەن. شارەوانی سلێمانی دەڵێن ئێمە چاوپۆشی لە هیچ کەس و لایەنێک ناکەین کە زیادەڕۆیی دەکەنە سەر مڵکی شارەوانی و پێشتریش لیژنەیەکیان بۆ ئەم بابەتە پێکهێنابوو. لە بەرامبەردا زۆربەی هاوڵاتیان دەڵێن پێویستە یاسا هەمووان بە یەک چاو سیر بکات و تۆڕی جاڵجاڵۆکە نەبێت، گەورەکان تێپەڕن و بچووکەکان پێوە بێت، دەستی ئەوانەش ببەسترێت کە زیادەڕۆیی دەکەنە سەر مڵکی گشتی و یاسا لێپێچینەوە لەوانەش بکات و جیاوازی نەکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.